هەڕەشەکانی وشکە ساڵی لە ئێران هەر بە ئاودێری و کشتوکاڵەوە نەوەستاوە. ئەمجارە لە بەردەم مەترسی تەواوبوونی ئاوی خواردنەوەدایە. پێشتر مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاندبوو ژمارەی دانیشتوانی تاران نزیکەی 15 ملیۆن کەسە. قەیرانی نیشتەجێبوون و خەرجی زۆر و کەمی ئاو، نزمبوونەوەی زەوی و پیسبوونی هەوا پاڵمان پێوە دەنێ پایتەخت بگوازینەوە. بازات پارسا بەڕێوەبەری کۆمپانیای ئاوی تارانە. ئەو دەڵێت هاتنی ئاو بۆ بەنداوەکانی تاران بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە سەدا 43 کەمی کردووە. پارسا هۆشداریش دەدا لەوەی یەدەگی بەنداوی کەرەچ کە بە شێوەیەکی زۆر پێداویستیەکانی ئاو لە تاران دابین دەکات تەنها بەشی 2 هەفتە ئاوی خواردنەوەی تێدا ماوە. باس لە بەنداوی ئەمیر کەبیریش دەکا کە بە یەکێک لە 5 سەرچاوە سەرەکیەکەی دابینکردنی ئاوی تاران ئەژمار دەکرێت و دەڵێت تەنها 14 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە کە دەکاتە لە 8% توانای گردانەوە. ئەم بەشە ئاوە تەنها بۆ ماوەی کەمتر لە 2 هەفتە بەشی پێداویستیەکانی تاران دەکات. لە ساڵی ڕابردوو بەنداوەکە نزیکەی 86 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدا بووە. بۆ ماوەی 5 ساڵە وشکە ساڵی گوشاری توندی خستۆتە سەر سەرچاوەکانی ئاوی پارێزگای تاران و ئەگەر بەکارهێنانی ئاو لەو شارە کۆنتڕۆڵ نەکرێ قەیرانێکی گەورە بۆ ئاوی خواردنەوە دروست دەبێت. محەممەد سادق معتەمیدیان پارێزگاری تاران تەموزی ئەم ساڵ ڕایگەیاندبوو ئاستی ئاوی 4 بەنداوی سەرەکی شارەکە بە ڕێژەی لە 87 دابەزیوە و یەدەگی ئاوی بەنداوەکانی تاران گەشتۆتە نزمترین ئاست لە ماوەی 100 ساڵی ڕابردوو. بە گوێرەی ئاژانسی هەواڵی تەسنیم لە 9 گۆماوی گەورەی ئێران لەوانە گۆڵی ورمێ، بەختەگان، پەرێشان، جازموریان، گاوخونی، حەمون، مەهارلوو، تاشک و هۆز سوڵتان لە شاری قوم لە هاوینی ئەم ساڵدا بەشی هەرە زۆریان وشک بوون. بەرپرسانی تاران دەڵێن قەیرانی ئاو لە ئێران دەرئەنجامی 1 ساڵ وشکە ساڵی نییە، بەڵکو بەرهەمی 10 ساڵ خراپ بەڕێوەبردن و زیادەڕەوی لە دروستکردنی بەندا و نەبوونی پلانێکی ستراتیژیە بۆ مامەڵەکردن لەگەڵ سەرچاوە ئاویەکان.